باشە ئازیزان، سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەموو لایەک خۆشەویستانی ئارام ئەحمەد. وایە باش خێر و پڵنگێکین جەماعەت. بەخێر بێن ئازیزان، بەخێر بێن سەر چاوی من هاتن. هەمووتان خۆشەویست و ئازیزن و ئەم شەویش کۆمەڵی قسە باسمان نەبێت، هیوادارم کە لەگەڵم بمێنەوە تاک و کۆتایی. ئێستا تەواو بێعیب بێس هەموو شتێک تەواو. بەخێر بێن سەر چاوا هاتن ئەزیزان، سەر چاوا هاتن. وەڵا شەوی ڕابردوو لایڤەکەم کرد لە ئاخرا قورگم یارمەتی نەیەم کاکە ئەو نەمقیڕان ماڵەکەم ئاوا بێ یاخوای تر قورگم پێی نەما، وتی ئەرە کاکە تۆ بواکەی خۆ نابێ ئاوا خۆشی و کوژیت. ئەرە وەڵا شتێنەکەیشمی ئەدی بەخێر. هەمووتان بەخێر بن خۆشەویستان، سەر چاومات. ئێستا خوارەوەم تراکسود نییە ئازیزان، ماوەیە کە فێر بووم شەڕواڵەکەشی لەگەڵا لە پێیەکەمەوە پێشتر بەسەرەوەم ئەمە بوو ئەم جلی کوردی بوو خوارەوە تراکسودێ ویتە قەتەڵ ناسا مەسەی وەڵام ئێستا ئەگەر هەڵیش مەستەر پێ ئاساییە ئێستا چونکە ئێستا شەڕواڵەکەشم پێیە وەڵا زۆر جار تراکسود بوو خوارەوەی بەخ وەڵام ماوەیەکەوە ماز لێ هێناوەی تێچەوە نییە بە تایبەتی کە هاوینان ئەوەی سەرزستانە تۆزێک باشە جەوەکەی، بەڵام هاوینان عادەتەن خوارم تراکسودە و سەرەوەیشم جلی کوردیە چی بکەنیت ئەوە ئارام ئەحمەدی تشیرێکی کاکە ئەگەر ڕەبی عافیەتی بێ کاکە ئارام ئەحمەد یا ڕەبی دوژمنەکانی خوا کوێر و کەڕ و لاڵیان کە کوێر و کەڕ و لاڵ جایتی بێنێ پێچای خۆ ئارا وەڵام وەکو مەلامەسەر و ئەوانە وەڵڵا مەلامەسەر ئەم شۆ کارێکە پێیەکەم با بە دەواری شەڕی نەکات باشە وەڵڵا لەدەستم دەدەچی چەندەمەکە با تۆزێ قسەکەم لەسەر پارتی و جۆلانی و لەگەڵ تورکیایە و کاتە چارتەکەم پەلەمەکە ئازیزان. طبعا وەکو ئیعلانم کردبوو کە لەسەر مەسەلەی ئێران و مەسەلەی تورکیا و سووریا و ئەوانە، بەڵام کۆمەڵی بابەتێتە پێشەوە بەڕاستی مەجان نایە ئینسان بۆ نمونە لایڤێک سەعاتێکی پێ بچێ، بۆ یەکە ئەبێ ئەم ماوەیە هەم لایڤ زۆرتر کەم و هەم بەش پەیامەکانم بگەێنم بۆی کە هەموو کەسێک بتوانێت گوێگری بابەتەکان بێت. بۆیە ئەم شەویش لەسەر ڕێکەوتنی نێوان مەسعود بازانی ئەحمەد شەڕ هاکەن فیدانەکەم کە پێشووتر کراوە 2025 و سەتای 2026 لەسەرەوە کۆمەڵی زەنێتە ڕوونەکەمەوە دوایش ئەچمە سەر ئەو ڕووداوانی کە لە باشووری کوردستان ڕوو ئەدا بە تایبەتی کە ئێستا ئیتر ئەوانەی کە میتی تورکیان و سەر بە داعشن و دەودە لە کوردستانە دەرەکەون و خۆشبەختانە گەلەکەشمان زیندووە بەڕاستی کە هەمووتان بۆ باسەکەم، بۆیە لە بەرامبەر ئەوانە ڕائەوەستن وەڕێگەیان پێنادن ئەوانە هەوای پاشی کوردستان هەڵمژن و بەڵام خیانەت لە گەلەکەمان کەن بۆ داعش و بەناوی ئاینی پیرۆزی ئیسلام و ئالەم بابەتانەوە، لەبەرەوە گەل بەڕاستی زیندووە. عزیزان، یەکێک لە گەورەترین و مەترسیداترین سەودا واتە مامەڵە سیاسیەکانی ساڵی 2025 و سەتای 2026 ئەم سێلایەنە لە ژوورە تاریکەکانی ئەنقەرەیە نەخشیان بۆ داڕشتووە کە ئامانج لێی گۆڕینی هاوسەنگی هێزە لە باکووری سووریا و لە هەرێمی کوردستانە. بۆیە ئەمە پێم وایە کە باس نەکراوە لە میدیای کوردیا یا میدیای کوردی زۆر لە کۆمەڵە شتا ڕۆ ناچن یا ئاگیان لێنیەیان هەمووی سەرقاڵی چوزانم نۆکەرایەتی بۆ پارتی و یەکێتی و ئەلم بابەتانم. بۆیە کۆمەڵێک خاڵی نهێنی لەم ڕێکەوتنا هەیە ئەم ڕێکەوتنە سێقۆڵیە کە من هەوڵ ئەدەم بە بەشی خۆم لیان بدوێم، دیارە ئەکرێ زیاتریش بێ بەڵام هەر ئەوەندەی بە من گەیشتی بێ بەڕاستی. ئەویشیان لەوانە پرۆژەی پشتیانەی سونیە واتە بڕینی ڕێگەی ئێران بەرەو لوبنان و ئالەم بابەتان. هاکان فیدان وەکو ئەندازیاری ئەم پیلانە ئەوێ هێڵێک لە ئیدلب، حەلەب، مووسڵ، هەولێر دروست بکات. پارتی و ئەحمەد شەرع لەژێر چاودێری تورکیادا ڕێکەوتنێکیان کردووە کە هەم ئاهەنگ بکەن بۆ لاوازکردنی پێگەی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران کە ئێستا بەتاڵی زۆر لاواز بوون لە سووریا و عێراق.
باشە بە تایبەتی لە سووریا کە ئێستا لاز بەڵام لە عێراقیشە ئەمە واتای گۆڕینی هەرێمی کوردستانە بۆ بەشێک لەو بەرەیەی کە تورکیا لە باکووری سووریا دروستی کردووە بۆیە لێدانی پەکەکە و هەسەدە ئامانجی هاوبەشی هەست لایەنەکەیە بۆ ئاگاداریتان یعنی هەستێ لایەنەکە یەک ئامانجی هاوبەشیان هەیە ئەویش نەمانی کوردانی ڕۆژئاوایە وەکو پەکەکە یا پەیەدا هەسەدە عەفو لە ڕۆژئاوای کوردستانە ئەمە خاڵی هەرە گرنگی ئەو ڕێکەوتنەیە ئازیزانی ئارام ئەحمەد جۆلانی و گروپەکانی فشار دەخەنە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی هەسەدە ڕۆژئاوای کوردستان تاوەکو لە ناوەوە وای لێ بکەن کە لاواز بێت و وردە بۆ نمونە هێزی ڕۆژکەن بە بەدیل چوزانم کۆمەڵی خەڵکی تر بێن کە گوایە ئەمانە زمان حاڵی کوردن وەکو جاشەکانی حەمیدیە کە کاتی خۆی لە لای پێشوا باسم کرد ڕۆڵی پارتیش لێرەدا ئاسانکاریکردنە بۆ جوڵەی هێز و گەیاندنی لۆجستی و زانیاری هەواڵگری لە ڕێگەی سنوورەکانەوە بۆ تێشکاندنی ئەو هێزانەی کە تورکیا بە دژمنی خۆیزانێ جێتە هەر هێزێکە بێ بەڕاستی لە بەرامبەردا تورکیا پارێزگاری لە پێگەی پارتیەکە بەرامبەر فشارەکانی بەغدا واتە لە بەرامبەر بەغدا پشتیوانی لە پارتیەکات بۆیە مەترسیەکەی ئەم ڕێکەوتنەی هەرێمی کوردستان دەخاتە ناو شەڕێکی ئیقلیمی گەورە کە ڕەنگە ئارامی ناوچەکە بۆ مایەکی درێژ تێک بدا و پارتی بەم کاری گرە و لەسەرمانەوەی خۆی ئەکا لە ڕێگەی هاوپەیمانەتیەکەوە کە ئەم هاوپەیمانەتیە بەڕاستی زۆر مەترسیدارە بۆ ئێستا و ئایندەی کوردستان بۆ خۆم پێم وایە کە کاریگەریەکانی جۆلانی و ئەو هاوپەیمانێتیە سێقۆڵی تورکیا پارتی جۆلانی بەم شێوەیە سنوورەکانی هەرێم لە قاڵب ئەداتەوە یەکەمیان دروستکردنی ڕێڕەوی ئەمنی سونیە ئەمە کاتی خۆشی کە بەلای باسم کردووە ئەها مەسعود چووە ئەردەن و دوایی هاتەوە و کۆمەڵی قسێکی لە دهۆک خۆی تووڕە کرد و لە دوایە ئەوە بوو داعش هاتە منتیقەکان تا کەرکووک هات و مەسعود بازانی دیفاعی لە داعشە کرد ئەیوت ئەم حکوومەتە سونی مەسەبە ئیسلامیە هیوادارن دراوسێکی باش بێ و عێراق بێ بە سێ بەش و ئەم خاڵانەی هەبوو ئەمە هەر لە ناو خاڵدانی ئەمانەیە بەڕاستی هەرۆکو خۆی ماوەتەوە و ئەیانەیە بە جۆرێکی تر بەڕەنجێکی تر ئیشی لەسەر بکەن پیلانەکە ئەوەیە کە ناوچە سونی نشینەکانی سووریا ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتی لە هەرێمی کوردستان ببەستێتەوە بێکەوە باشە ئەمە دەبێتە هۆی دروستبوونی سنوورێکی نەبینراو کە هەولێر و دوهۆک لە ڕووی ستراتیژیەوە زیاتر بە تورکیا و باکووری سووریاوە دەبەسێتەوە وەک ئەوەی لە بەغداوە سنوورەکانی هەرێم لە لای ڕۆژئاواوە ناوچەی سمێلکا و فیشخاپور و ئەنی ئەمانە دەبنە دەواازەی سەرەکی بۆ گواستنەوەی چەک کەلوپەل و وزە لە نێوان هەرێم و قەوارە نوێیەکەی جۆلانیدا بۆیە ئامانجی گەورەی ئەم هاوپەیمانێتیە گۆشەگیرکردنی هەسەدەیە بە هەموو پێوانێ ئێستا سەرتاکانی دەستکەوتووە بە تایبەتی لەو کاتە کە لەو دووگەڕەکەی حەڵەبیاندا و ئیدارەی خۆسەرە لە ڕۆژئاوای کوردستانە ئەگەر بۆیان بچێتە سەر بەڵام من بۆ خۆم پێم وایە وە خوێندنەوەی زۆرێکیش لەوانەی کە محەلیلی دروست و واقعین لەو ناوچەیە پێیان وایە کە ئەمە خەونی چۆلەکەیە وە کورد یەکگرتوانە بەگشت ئەمانە ئەچێتەوە و ئەتوانێ خۆی بپارێزێ چونکە بۆچی پێشش وتومانە هەتاوەکو کێشەی کورد لە هەر چوارپاشەی کوردستان چارەسەر نەکرێ ئەو ناوچەیە ئارامی بەخۆیەوە نابینێ ئەمە واقعیەتێکە ئەگەر ئەمریکا ئیسرائیل هاوپەیمانەکانیان بیانەوێت لەو ناوچەیە سەرمایە گوزاریکەن بمێنەوە ئەبێ کێشەی کورد بەجێ جۆرەکان چارەسەر بکرێ ئەگینا ممکن نییە بەڕاستی ئەوانە بتوان بەرامەکانی خۆیان بێن نەدی ئەگەر جۆلانی و گروپە هاوپەیمانەکانی تورکیا ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان کۆنتڕۆل بکەن سنووری فەرمی هەرێمی کوردستان لەگەڵ کوردانی سووریا دەگۆڕێ بۆ سنوورێک لەگەڵ هێزە سێبەرەکانی تورکیایە باشە هێزە سێبەرەکان ئەوانن کە سەر بە تورکیان لە زمنیشە هێزی ڕۆژی لەگەڵە چونکە هێزی ڕۆژ پارتی و میت دروستیان کردووە بۆ هەر کاتێکە و ئیشیان پێبێت بۆیە ئەو هێزە لای ئێمە و لای خەڵکی کوردستان هێزێکی خائینە بەڕاستی ئەمەوە ئەکا هەرێمی کوردستان چیتر نەبێتە پەناگە بۆ کوردانی ڕۆژئاوا بەڵکو ببێتە بەشێک لەو گەماروی کە لەسەریانە ئەمە سنووری سیاسی و فکری نێوان کورد بە تەواتی لێتدا ئەبڕێ کە هیوادارین سەرکەوتن بەدەست نهێنێ کە نایشی هێنێ بۆیە جۆلانی سەردەمانێک کە پیاوی زەواهیری و زەرقاوی بووە پەیوەندیەکی هەیە لەگەڵ گروپە چەکدارە سونیەکان لە ناوچەی نەونەوە و دەوروبەرەکەیە کە دروستی کردو ئەمە بۆیە بەهێزبوونی جۆلانی واتە بەهێزبوونی بەرەی سونە لە مووسڵ ئەمەوە ئەکا پارتی دیموکراتی کوردستان کار بەناو پارتی دیموکراتی کوردستانە پێگەیەکی بەهێزتری هەبێ لە بەرامبەر میلیشیا شیعەکانی ناوچە دابڕێنراوەکانە باش نییە ئەمە عەزیزان ئەم یاریە بەڕاستی خەتەرناکە و هیوادارم خەڵکی باشووری کوردستان هوشیار بن و بە هوشیاری و مامەڵەیان لەگەڵاکەن جا ئەوەی سەیرە تورکیا و پارتی خەریکی ئەم ئیشانن کەچی هەش بەسەرێکی وەکو پاڤڵی جەلال تاڵەبانی
دڵی بە شاسوار خۆشە بۆی کە جیاتی پاتی پێ بکە چەکی بەدەستەوە نەماوە لەگەڵ شاسوارە خەریکە لە سژنا شاسواران تڕۆ کردووە تەنازلیان پێ کردووە کردوانە بە پیاوی خۆیان باشە اینجا ئازادیان کردووە یەدا ئەنیشێ بەیەکەوە قسە و باسەکەن و عەلەساس ئەوە بابە یاریەکان لە ناوچەکەیان زۆر لە ئەم مۆزوعانە بەڕاستی گەورەترن بۆیە ئازیزان سەرەتا من سپاس و پێزانینێکی زۆرم هەیە بۆ هەموو ئەو مامۆستا ئاینیانەی کە ئەمڕۆ بە تایبەتی لە باشووری کوردستان ڕۆڵێکی کوردانەیان بینی و دژی تورکیا و دژی جۆلانی هاتە دەنگ و پشتیوانیان لە گەلەکەی خۆیان کرد و هەموو ئەو مامۆستا بەڕێزانە جێگەی ڕێز و حورمەتن و ئەوانە کوردی ڕەسەنن بەڕاستی و پێویستە هەموو مامۆستایانی ئاینی ئاوابی بکەنەوە و ئەبێ پشتیوانی گەلەکەی خۆیان بن نەک وەکو ئەوەی کە ئەمڕۆ لەو مزگەوتەیە تڕۆیان کرد لەسەر ئەوەش قسە و باسم ئەبێ هەر لەگەڵ ئەم قسانەیە خۆشەویستن لە مزگەوتی بەختەوەری مەلا داعشەکەیان تڕۆ کرد ئەمڕۆ لێرەوە دەستخۆشی لەو خەڵکە شەریفاکەم کە ئەو کاریان کرد و پێویستە هەموو خەڵکی کوردستان بەو پەڕێوریاییەوە کاتێ ئەڕۆن بۆ مزگەوت بۆ خواپەرستی و ئەچن نوێژەکەن هەر مامۆسایەکی ئاینی زانیان کە بۆنی تورکیا و بۆنی داعش و بۆنی مەسەلەن جۆلانی لێیە و ئەچێ بە زەرەری کوردانی ڕۆژ ئەوانە قسەیەکە دایانگرن نەخوارەوە و شەقکاریان کەن تەلاتڕێنەکەن بەڕاستی چونکە ئەوانە زۆڵە کوردن و ئەوانە خائینن و ئەوانە ئاینی پیرۆزی ئیسلام بەکارەهێنن بۆ نۆکەرایەتی بۆ تورکیا و بۆ داعشی ترۆریست و چەتەکانی جۆلانی ئازیزانی ئارام ئەحمەد ئینکاریکردن لە بوونی خۆت یعنی لە خودی خۆت لە خاچی خۆت لە نیشتیمانی خۆت لە زمانی دایکت بەڕاستی کارە ساتە بۆیە ئەمەوێ ئەم شەو یەکشتان بۆ بجێڕمەوە کە لە کتێبێکا خوێنمەوە بابلێن لە شتێکی مێژوویە لەگەڵ شێخ سەعیدی پیرانە کوڕی شێخێکی بەناودەنگ کە بەداخەوە ئێستا ناوەکەی لە مێشکمانیە کوڕەکەی ناوی فوا دەبێت لەگەڵ شێخ سەعیدی پیرانە دەستگیرەکرێن باوکی کە وەکو وتم شێخێکی بەناوبانگە ئەچێ بۆ لای ئەتاتورک مواجە وەرەگێ چێ بۆ لای داوا ئەکات کە بەشکم کوڕەکەی بۆ ئازاد کە فوادی کوڕی و بێتەوە ناو ژیانی ئاسایی ئەتاتورک پێی ئەڵێ تۆ پیاوێکی بەڕێزی من زۆر ڕێزی تۆم لەدا هەیە بەڵام بڕۆ بۆ زیندان بۆ لای کوڕەکەت تەنها 3 وشە بنووسێ لەگەڵ خۆت بیبەرەوە ئەمیش ئەڵێ ئەو 3 وشەیە چییە پێی بڵێن بینووسێت ئەڵێ پێی بڵێ من کورد نیم بەس ئەم 3 وشەیە بنووسێ بیبەرە بۆ ماڵەوە کابرایش باوکە ئەچێتەوە بۆ لای کوڕەکەی زۆر هەوڵی لەگەڵا ئەدا کە ئەم 3 وشەیە بنووسێ بۆ ئەوەی لە سێدادان ڕزگاری بێت هەرچی هەوڵ ئەدا هەوڵەکانی بێسوو دەبێ دوجار کوڕەکە ئەڵێ بە باوکی ئەڵێ من ناتوانم حاشا لە دایکی خۆم بکەم ناتوانم بڵێم دایکی من تورکە ئەوە خیانەتە بە دایکم من شیوا قبول ناکەم بۆیە فواد لەگەڵ شێخ سەعیدی پیران و ئەوانەیە ئەویش لەناو ئەچێ و ئەکوژێ وە کۆتایی بە تەمەنیەت ئێمە لە مێژووە خاوەنی ئەم پیاوانین بەڕاستی بۆیە هەر ئینسانێک ئەوانە بێ لە ڕاستیە بوونی وەکو کورد بەڕاستی خەتەرناکە بۆچی چونکە هیچ کاتێ ئێمە عەرەبەکان تورکەکان فارسەکان پشتیوانی ئێمەیان نەکردووە بەڕاستی بە دەگمەنتیانە هەڵکەوتووەکە مەیلیان هەبێ بۆ ئەوەی کە ئێمە وەکو کورد خاوەنی کیانی خۆمان بین لەسەر عەرزی خۆمان وەکو ئینسان بژین بۆیە ئازیزان ئینکاری لە نەتەوە و لە نیشتیمان بەڕاستی کارەساتە بۆ هەر ئینسانێ ئەگەر هێندەی قورسایی پوشێ شەرەف و کەرامەت و ئابڕووی هەبێت باشە ئێستا سلێمانی هەموو شتێکی بێ ئەوەلاتە خۆشەویستان خۆتان سەبین چۆنە مەسەلەن شورتەی هیچ نییە ئاسایشەکەی بەداخەوە کە بۆ جۆرە نییە پۆلیسەکەی هیچ نییە مەسەلەن بۆ نمونە پارێزگارەکەی هیچ نییە یعنی ئەمانە هیچ نین لە ڕاستیە مدیری شارەوانەکەی بە هەماشکەوت بەڵام خەڵکەکەی هەستی کوردبوونیان باڵایە لە هەولێر و لە بادینان و لە هەموو چاوبەجێ کوردستانە ئەم قۆناغی ئێمە بەڕاستی ئابۆ جۆرەیە باش نییە ئێمە لە باشووری کوردستانە دەسەڵاتێکمانەیە کە پارتیۆکێتیە ئەمانە 2 حیزبی خائینن باش نییە بەڵام گەلەکەمان ماوە یەکگرتوون شانازی بە خۆیانەوەکەن و هیچ کاتێ وەکو ئەم سەردەمەی کە ئارام ئەحمەوی ئێوەی تێئەژی
کورد ئاوا یەکگرتوو نەبووە و کورد ئاوا لە پێشەوە نەبووە لە هەر چواربەشێک کوردستانە یەکیان گرتووە ببینن ڕۆژهەڵات ببینن باکوور ببینن باشووری کوردستان و ببینن کە ڕۆژئاواش هەر چوار پاسەیەکیان گرتووە چەندە ئێمە لە ناوەوە دژی یەکتری بین وەکو مەسائلی ئەحزاب و بیر و بۆچوون و جیاواز و ئالەم بابەتانە دوجار ئێمە لە بەرامبەر داژیەکانی کوردستانە ئەبێ یەکگرتووە بین ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئازیزان لەسەر مەسهەر خۆراسانی کە خۆی شانازی بەوەکە قسە کراوە لە حەقیقەتە مەسهەر کەس نازانێ باپیرەی کێیە وەکو خۆی ئەڵێ لە خۆراسانەوە هاتوون بەداداچوونم کردووە باپیری ئەم کابرایە هاتووە لە خۆراسانەوە بۆتە وێڵە و بیارە چۆتە لای نەقشبەندیەکان لە خانەقای بیارە تەریقەتی وەرگرتووە باوکی مەسهەر نای مەلا تاهیرە ئیمام خەتیبی مزگەوتی بۆلە لە دەربەنی خان لە کاتی بەعسە لە خوتبەکانە بەردەوام دۆعای بۆ بەعس کردووە و جومعانە بە باڵای بەعسە هەڵیاوە بە تایبەتی لەسەر دەمی ئەنفارەکانە یعنی ئەم بەشەرە ئەم باوکی ئەم مەلا مەسهەرە کە مەلا تاهیری ناوە دۆعای بۆ بەعسیەکان کردووە لەسەر دەمێکا کە لە ئەنفارەکان لە باشووری کوردستانە من بە مەلا مەسهەر ئەڵێم بۆچی باوکی تۆ ئەو نەشەهامەت و پیاوەتی نەبوو لەو سەردەمەیە کە کورد کیمیاباران نەکرا کە کورد ئەنفالەکرا بە هاتایە دژایەتی بەعسی کردایە و دیفاعی لەو خەڵکە بکردایە با ئەو نەشەهامەت و پیاوەتی نەجابەتی هەبوایە وەکو دڵشاد مەریوانی شاعیر بەعس بیشی کوشتایە ئێستا ئەبوو بەبێژ و ئەبوو بە شانازی بۆ هەموو گەلەکەمان باشە لە دوای ڕاپەڕینیشا وەکو چۆن هەرچی جاش و بەعسی هەیە بوون بە پارتی باوکی ئەم مەلایە هەستا چوو لەناو پارتیا بوو بە پارتی و بوو بە ئەندام پەرلەمان لە ساڵی 92 باشە باوکی ئەم مەلا مەسهەرە لە دەربەنی خانیش ئەوەی لەو خۆناغی مەلا مەسهەرا ژیاوێ ئەو گەنجانە ئەزانن کە مەلا مەسهەر گەنجێکی بەڕەڵا و سەرسەری بووە لە حەقیقەتە نوکتە و ئەوەی کەم ناڵەن گەنجان پێی ڕائەبێرن بە ڤیدۆکانی هەیە لە بەرچاومانەیە دواتر بۆتە پیاوی تورک و لەسەر گۆڕی عوسمانیەکان لوشکە لوشک ئەگری باشە بۆ عوسمانیە گۆڕ بۆ گۆڕەکان برایەکی هەیە ناوی مسلیمە مەسئولی لیژنەی ناوچەی پارتیە ئەوانەی کێشیان هەموویان سەر بە پارتی و بنەماڵەی بازاروی میتن بەڕاستی کەچی ئەم نامەلایە کە بە زۆر خۆی ناوناوە مەلا لەژێر دەسەڵاتی پارتیا پەلاماری کوردانی ڕۆژئاوا ئەدا باش نییە خراپی پارتی یەکێتی وای نەکردووە وەکو لەسەرەوە باسم کرد کە خەڵک پشت بکاتە کوردبوون بەڵام ئەم خائینانە بەڕاستی لە باشووری کوردستانە وجودی هەیە عەلی قەرەداخی کە یەکێکە لەو خائینانەی مێژووی ئێمە لەم ڕۆژانەیە لە ژێر کۆمەڵی ئەفشارە بەیاننامێکی دەرکردووە خۆشەویستان لە ئێکس ئەو عەرەبانە هەزارە جوێنیان پێداوە ئەمە ئەیسەلمێنێ کە قسەکانی ئێمە چەندە ڕاستە بە شەرتێکیش ئەم کابرایە لە بەیاننامەکە هیچێکی وای نەوتووە نەدژیاتی جۆلانی کردووە نەدژیاتی داعشەکانی کردووە نەدژیاتی پەلامارەکەی کردووە نەدیفاعی لە کوردانی ڕۆژئاوا کردووە هەروە کۆمەڵێک شتی سەطحی باس کردووە بەڕاستی بۆی لەژێر باری شتەکە دەرچێ بەڵام عەرەبەکان هەزار سوکاتیان پێ کردووە هەزار جوێنیان پێداوە بۆ لەبەرەوەی کوردە بەڕاستی بۆیە کێشەی ئێمە لەگەڵ عەرەب و تورک و فارس و ئەم دنیاە کێشەی دینی نییە کێشەی کوردبوونە بەڕاستی ئەبێ مامۆسایانی بەڕێزی ئاینی بزانن کە کێشەی کوردبوونە شێخ سەعیدی پیران قازی محەممەد زۆری تر هەموو ئەمانە کە لەبەر کوردبوون بەڕاستی ئەدام کراون نەک لەبەر مەسەلەی ئیسلام شکەمیان ئیسلام بوون بەڕاستی باش نییە بۆیە عەلی قەرەداخی ئەبێ بیزانێ هەزار ئەوە نۆکەری تورک بێ دوجار لەبەرەوەی کووردە حسابی یەک سەگی بۆ ناکەن بەڕاستی یەک سەگ بۆیە هەرکە ئیشیان پێی نەما ماوەیەک وەکو سەگی ڕاو بەم مەلا عەلی مەلاهینە مەلا قەراخیە و بەم مەلا مەسهەرە وەکو سەگی ڕاو ماوەیەک ئیشیان پێەکەن لە دواییە کە کەڵبەیان نەما ئەیان خەنە ئەو لەوە بڕۆ خۆحافیزتان بێت چونکە بۆ لەبەرەی کە کوردن هەرچەندە مەلا مەسهەر گومانی لەسەرە کە کورد بێ پێچێ تورک بن بەڕاستی لە خۆراسان و ئەوانە هاتبوون بۆ باشووری کوردستان بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد بە تایبەتی لەم قۆناغەیە کوردبوون هەموو شتێکە ئەولەویەتە لە پێش هەموو شتێکەوەیە بەڕاستی قۆناغەکە وایە ئێمە وەکو گەلی کورد
حەزەکەین لەگەڵ عەرەبەکان تورکەکان فارسەکان بۆ خۆمان دە جوغرافیەکە هەین دراوسێن بەیەکەوەین بۆ خۆمان بژین وەکو مرۆڤ هەوێنێتەوەی نەبێ هەمومان ئینسان بین پێمان خۆشە بەڕاستی ئێمە لەوە تێگەیشتون بەڵام ئەوان ئێمە قبوڵ ناکەن باشە ئەمە بۆ خۆی کێشەکە ئازیزان ئێمە خاوەنی کەسێکی وەکو بۆ نمونە شێخ مەحەمەی خاڵین باشە شێخ مەحەمەی خاڵ ئەفەرمێ ناوم شێخ مەحەمەدی خاڵە خەمی من لە هەموو تەمەنمدا بۆ دووشت بووە مسلمانی بوون و زمانی کوردی اینجا ئەڵێ ڕەنگە من یەکەم کەس بم کە کوردایەتی و مسلمانێتیم پێکەوە گرێداوە بۆیە هەموو مامۆسایەکی بەشەرەف لە هەر چوارپەچەی کوردستانە ئەبێ وەکو شێخ مەحەمەدی خاڵ کورد بوون و کوردایەتی و مسلمانی بوون بەیەکەوە ئاوا گرێ بدا بەڕاستی ئەمە ئەسڵە ئەمە واقعیەتی کۆمەڵایەتی ئێمەیە ئەمە ئەخلاقی بەرزی دینی و ئینسانیە بەڕاستی لەمە بەدەر ئیتر قابلی قبول نییە بەڕاستی لەمە بەدەر هەر کەسێ بە ناوی دینەوە بە ناوی چەپەوە ڕاستەوە ئەو شتانە بڵێ ئەوە خائینە ئەبێ خەڵکی کوردستان شەقکاریکەن بەڕاستی ئەبێ لە ناو خۆمانە ئەمانە دەرکەین و وەڕسوایانکەین بەڕاستی باشە سێری ئەمڕۆ بینیتان خۆشەویستان دوێنێ قاسمە کوێری مستەشار کە پێشمەرگەی ئەنفالە کرد دوێنێ مرد لە هەولێر هەمووتان ئەیزان قاسماغا قاسمە کوێری کۆیە لە هەولێر مرد هەوڵیاندا بیهێنن لە کۆی بینێژن خەڵکی کۆی ڕێگەی پێ نەیە وتی ئەوە ئەنفالی خەڵکی کۆی کردووە لەبەرەوە بۆی نییە تەرمەکەی بێنێتەوە خاچی کۆیە ئەوە بوو لە هەولێر ناشتویانە باش نیە بۆ لەبەرەوەی کە قاسم کابرایەکی جاش بووە ئەنفالچی بووە پێشمەرگە کوش بووە خائین بووە بەڕاستی دەبوایە پارتی ڕێگەی نەدایە لە هەولێرش بنێژرێ ئەبێ وەکو سەردەمی ڤێتنام کە ڤێتنام سەرکەوتی بەدەستێنا هەموو ئەو خائینانە کە کوژرابوون تەرمەکانیان بدن لە دەرەوەی ڤێتنام فڕێیاندان وتیان نابێ خاشی ئێمە پیسکا بەڕاستی بۆیە لە کوردستانە نابێ تەرمی هیچ خائینێ بنێژرێ بۆ ئەوەی کە خاشی کوردستان بە پیسی ئەوان بەڕاستی بۆ گەن و ناشرین نەبێت لە حقیقەت ئەوە ئەزانم یەکێتی و پارتی کۆمەڵی خەڵکیان فاسد کردووە بەڵام زۆربەی کورد خۆشبەختانە فاسد نەبووە باش نییە لەسەر کوردی ڕۆژ ئاوا سازش ناکە و پێش هەموو شتێ حساب بۆ کورتبوونەکە ئەم ئێوارەیە گوێم لە پیاوێکی بەشەرەف بوو لە سلێمانی کابرایەکی بەتەمەنن کۆمەڵی قسە و باسی کرد لەسەر ئەوەی کە لە مزگەوتا چی ڕوویاوە ئەمە کورتبوونە بەڕاستی کابرایەکی مسلمانیش بوو خواپەرستیش بوو خۆی باسی کرد بەڵام قسەکانی جێگەی فەخر و شانازی هەمومانە ئەبێ هەموو تاشێکی کورد وەکو ئەو پیاوە بیرکاتەوە کە ئەمڕۆ ئەو قسانەی کرد لە ناوجێگەی سلێمانیە بەڕاستی ئەمە بۆ خۆ شەرافەتمەندیە دەستگاکانی یەکێتی یان دەستگاکانی پارتی ئەگەر تۆزی ئابڕویان هەیە ڕێگە نەدەن لە نوێژی جومعە و ئەوانەیە لە مزگەوتەکانە بە هیچ جۆرێ دیفاعکرێ لە دەوڵەتی تورک و دیفاعکرێ لە جۆلانی و ئەبێ هەموویان دیفاع لە گەرەکەی خۆیان کەن عزیزان ئێمە وەکو کورد لە جەنگین لەم قۆناغەیە لە جەنگین بەڕاستی ئێمە ئاوڕ نادێنەوە بۆ دواوە کێتەقەمان لێکات ئێمە ئەبێ هەر بەرەو پێشەوە بڕۆین باش نییە کورد نەبێ کەسە نەتەنهایە نەفرۆشراوە بەڕاستی باشە تۆ یەکگرتوو بە یعنی تۆ هێزی کە بووی بە هێز هەموو کەسی حساب و لەسەرەکات ئەگەر ئێمە ڕێگە بەم خائینانی ناوخۆ بین بە ناوی ئاینەوە بێن وامان لێ بکەن ئێمە یەکگرتوو نابین پارچە پارچە بین ئەو کاتە نە ئەمریکا ئێمەی قبوڵە نە دنیا ئێمەی قبوڵە و ئێمە لە یاریەکە ئەدۆڕین وەکو تەویمان پێدر بەڕاستی بەڵام ئەگەر هەمومان یەکگرتوو بین نازانم حاجی حسێنی ناو بۆ بەڕێزەکەی ناوەڵ دەستی خۆش بێت بەڕاستی بۆیە ئێمە ئەبێ هەمومان ئاوا یەکگرتوو بین لەم قۆناغەیە وەکو نەتەوەیەک وەکو گەلێک بەڕاستی ئەبێ ئاوا بین لەمە بەدەل قابل قبول نیە لاقەتە ئەگەر ئێمە وەکوتم یەکگرتوو بین بەهێزە بین کە بەهێز بووین ئەمریکا حسابمان لەسەرەکە بەڕاستی هەموو دنیا خەست بەسەر حسابی حسابمان بۆکە چونکە دنیا حساب لەسەر هێز ئەکا خۆشەویستانی ئارام ئەحمەد تۆ هێزی نەبوو هیچ نیت کەس حساب بۆ ناکە بەڕاستی هیچ بابەگیان من پێشووتریش وتم ئەمانە داعشن ئەمما مۆسایی کە ئەمڕۆ قسەی کردووە گوایە مەهەندیسەوە ئەمە داعشە ئازیزانی ئارام ئەحمەد ئەوەی کە لەو مزگەوتە ئەمڕۆ قسەی کردووە ئەمە گەرای میتە گەرای جۆلانیەکانە لە سلێمانی ئەوانەیە خستیوانە باش نییە ئاخر تۆ چۆن میلەتێک لە ڕۆژ ئاوا هاوزمانی خۆ کافر ئەەکەی لێوەیەی خزمەت بە جۆلانی و ئەردۆغان و چەتەکانی داعش ئەەکەی بە ناوی ئاینەوە ئەگە تۆ بەڕاستی مامۆسای ئاینی بوویتایە دەبوو لەو منبەرەوە دژایەتی تورکیا و شەرع بکەی
باشە بەڵام تۆ لێرەیە کابرایەکی ڕێزم بۆ گوێگرەکانم هەیە کابرایەکی بێشەرەف و بێناموسی بەڕاستی بۆیە ئەدەوێ مینبەری مزگەوت بەکار بهێنی بۆ نۆکرایەتی بۆ میت و نۆکرایەتی بۆ جۆلانی و بۆ داعش ئەمە بێناموسیە ئەمە بێشەرەفیە بەڕاستی بۆیە داوا لە هەموو مسلمان و خواپەرستانەکەم هەر داعشێ بە زمانی پیرۆزی کوردی دژایەتی کوردی پاچەکانی تری کرد و دیفاعی لە چەتەکانی جۆلانی و ئەردۆغان و داژیرکەر کرد ڕسوایکەن بیهێن نەخوا لە مینبەرەکانە تڕۆیانکەن بەڕاستی و ئەبێ ئاسایشی یەکێتی و پارتیش پشتیوانی لەو خەڵکە بکەن و ئەوانە بخەنە زیندانەوە لە حقیقەتە بۆیە بەو کابرای ئەمڕۆ ئەڵێم کە مامۆسای ئاینیش نییە خۆی کردووە بەوە ئەمڕۆ قسەی کردووە لێرەوە پێی ئەڵێم بۆ ئەوەی هەموو ئەوانەی کە تەجروبە لە قسەی ئارا محمەوەرگرن ئەوەی کە ئەمڕۆ تۆ کردت بێشەرەفی بوو بێشەرەفیت کرد لە ناو ماڵی خۆمانە لە ناو مزگەوتی خۆمانە لە ناو خاشی خۆمانە پشتیوانی لە شەڕێک لە جۆلانی کەیت باش نییە لەو ترۆریستەی کەیت دژی گەلەکەی خۆ قسە بکەیت ئەوە ئۆپەڕی بێشەرەفی بەڕاستی ئەوە فرۆشتنی شەرەف و کەرامەت و ناموستە لە ناو مەزادخانە بێبایەخ و بەدناوەکەی میتی ترک و چەتەکانی جۆلانیە بەڕاستی ئەوە شەرەف فرۆشی لە حقیقەتە باش نییە پشتکرد نەگەلی خۆت بێشەرەفیە چونکە ئەو کاتە نەگەلەکەی خۆت تۆی ئەوێت و نە دژمنەکەیشت بەڕاستی تۆی ئەوێت چونکە هەمیشە ئەوە یاساوایە تۆ بڕۆ بە پیاوی تورکیا ببە بەجاشی جۆلانی ببە بەجاشی ئێران بنمونە باش نییە ئێران بە کاتە هێنێ ئێران نرخی یەک تا قۆدەرە بۆ دانانێ یان تورکیا یان جۆلانی ئەڵێ تۆ وەفا بۆ نیشیمانەکەی خۆ نییە وەفا بۆ دایکی خۆ نییە وەفا بۆ گەلەکەی خۆ نییە وەفاشی بۆ من نابێ باشە ئەبێ هەمیشە ئاوا بیرکەنەوە بەڕاستی ئینسان هەر چێ بێ نابێ خیانەت لە گەلەکەی نیشیمانەکەی خۆی بکە بەڕاستی ئەمە بخەنە مێشی خۆتانەوە باش نییە ئەمە دینە جۆرێکە لە دین بەڕاستی تەواو خوا ئێمە دروست کردووە سەر ئەم زەویانەی کە ناوی کوردستانە ئەبێ بیپارێزین بەڕاستی بۆیە لە ژێر پەردەی ئاینی پیرۆزی ئیسلامە ئەمانە ئەیانەوێ گەلەکەمان دیلکەن خاکمان بفرۆشن و خیانتە بگەن بەڕاستی ئەیانێ لە ناوە خەنجەرمان لێ بدەن لە حقیقەتە بۆیە نابێ مزگەوت بکرێتە شوێنی پشتیوانی لە چەتەکانی ئەحمەشەڕ و ئەردۆغان بە هیچ جۆرێ نابێ ئەو بکرێ بەڕاستی نابێت مزگەوت شوێنی دینداری خواپەرستیە تۆ شوێنی ئەوە نییە تۆ بێ داژی دیفاع لەوانە بکەیت تۆ لە مزگەوت دانیشتووی پێشنوێژیەکەی ئیشی بە پەکەکە چییە ئیشی بە پەیەدە چییە ئەگەر گوڵنی دڕکیش مەبە دانیشە دیندارێکی خۆ بکە تۆ ئەوەیە بۆیە کاتێ لاتولوتێکی وەکو مەسهەر ئەو قسانەیەکە لە ڕێگەی میتەوە ئاگاداری زۆر شتە لە ڕێگەی پارتیەوە بۆیە ئاوا قساکات چونکە وەکو کادرێکی پارتی و کادرێکی میت بەڕاستی قساکە باشە بزانە هەتا ئێستا یەکگرتووی ئیسلامی بەڕاستی هیچ چینێکی نییە هیچ ئەوەی نییە بەڕاستی هەڵوێستێکی نییە من چەند جار بۆ ئێم گێڕاوەتەوە ساڵی ئەو کاتە ئەربەکان سەرۆک کۆماری تورکیا بوو من لەگەڵ دووسێ برادەریکەیە بەیاننامەیەکمان دەرکرد دژی لەشکرکێشی تورکیا بە سەرۆکایەتی ئەربەکان بۆ باشووری کوردستان هەسام لە سلێمانی چون بۆ هەموو بارەگاکانی یەکێتی زەحمەت کێشان فلان ئەمانە بۆ هەمووی چوین چشم بارەگای یەکگرتو وتیان ئێمە واژۆی ناکەین وتمان بۆ ئەوە دژی لەشکرکێشی تورکیایە واتە بە وڵاتەکەمان وتیان ئاخر ئێمە مسڵمانین و ئەربەکان مسڵمانە ئێمە واژۆی ناکەین من ئەو کاتە زانیم کە یەکگرتو خائینە بەڕاستی ئەو کاتە زانیم چونکە تۆ معقول نییە تۆ ئیسلامیەکی کوردی یەکگرتو ئەگە ئیسلامی کوردی ئەبێ ئەردۆغان بێ هەرچێ بێ بێتە سەڵاتەکە ئەبێ هەڵوێستی هەبێ بەڵام ئەوان واژۆیان نەکرد لەو کاتەوە ئیتر لە یەکگرتو تێگەیشتم کە ئەمانە بە ناوی ئاغاسەوە هاتن جاشی تورکیا و ئەم بابەتانن باش نییە اینجا ژنە داعشێکەیە لە هەڵەبجا خۆشەویستە لەگەڵ مەلا مەسەرە ئەمانە بوون بە پیسایی سەرڕێ باشنی جاڵی کابرایەکە بوو کەس ناوی نەبرد ئەچوو سەرڕێگەی پیسە کرد بۆی خەڵک جوێنی باتێ بەڕاستی جا ئەم ژنە سێ بە چوارە لە هەڵەبجە و ئەم مەلا مەسەرە ئەمانە بوون بە پیسایی سەرڕێ خۆشەویستان هەر لە خۆیان دەرەخەن و هیچیش نین باش نییە ئەڵێ پیاوی کورد هی نکات ژن ناکە بە قەڵغان بۆ خۆی بەسکو خۆیەوە بە قەڵغان بۆ ژن بڵێ بەمڕێکە ئەسا دیفاع لە ژنەکە بۆی ئەزیزان طبعا ئەمە ساختەیە لە حقیقەتە بە درێژایی مێژووی گەلان کاتی هێرش کراوەتە سەریان بۆ پاکتاوکردنیان ئەوەی دەستی چەکی گرت بێ
چەکی هەڵگرتووە سەردەمی شمشێر بێ شمشێری هەڵگرتووە سەردەمی چەقۆ بێت چەقۆ خەنجەری هەڵگرتووە بەڕاستی چونکە هەموو کەسێ ئەبێ دیفاع لە ئابڕووی خۆی بکات کاتێک دێن ماڵەکەت داگیرکەن فەرزە لەسەر کە شەڕ بکەی بەڕاستی جا شێرە ژنبی یا شێرە پیاوە بیلاحقەتە ئیخوانیەکانی باشوور خزمەتکاری ئەردۆغان و ئەحمەد شەرعن تەواوی ئەو قسانەی ئەیکەن بۆ پاساوە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەگەر بەم قسەیە بێ چەندین شتیان بۆ نردوم هەر ئەم دووسێ ڕۆژە خودی حەزەتی مەحەممەد ژنی کردۆتە قەڵغان بۆ خۆی باشە چونکە ژنێکی وەکو نووسەیبە چەندین جا لە شەڕەکان نابرینار بووە و ئەو کچە بەرگەری لە پێغەمبەر کردووە باش نییە کەواتە بە قسەی ئەم داعشانە بێ ئەم حەزەتی مەحەممەد باش نییە نووسەیبەی کردۆتە قەڵغان بۆ خۆی باش نییە بۆیە ئەمانە دیفاع لە ژن ناکەن ئەیانەوێ خەڵک لە ڕۆژئاوای کوردستان بە ژن و پیاوە دیفاع نەکا بۆ ئەوەی جۆلانی سەرکەوتن بەدەست بێنێ و بێگەلەکەمان بکا بە کۆی لە حقیقەتە ئەمەی ئەسڵی مۆزوعەکان ئەگەنا بۆ دیفاع لە ژن نییە زان چین بەلاوە سێرە خۆشەویستان لە بیان و بیر لەواکەمەوە بەڕاستی یعنی ئەم ئیخوانیانە بەچنگ و بەددان 1001 بێنەوبەرە ئەهێننەوە شێر و ڕێوی ئەهێننەوە دیفاعەکەن لەوەی کە کچی 9 ساڵی بۆ شوکردن دەبێت باش نییە ئەمانە ئامادەن کچی 9 ساڵی بخەنە ژێر خۆیان باش نییە آخر کەسێک تۆزێ مرۆڤایەتی تیا بێ تۆزێ مرۆڤ بێ بەڕاستی ئەچێ لەگەڵ کشێکی 9 ساڵی ئەو کارە بکە پرسیارەکە ئەمەیە بۆچی ئێوە بەلاتانەوە ڕەوایە لەگەڵ کشێکی 9 ساڵیە زەواژکن و سێکسیان لەگەڵاکەن بەڵام لاتان ڕەوایە نییە کشێکی سەر و 18 ساڵ چەک هەڵگرێ دیفاع لە شەرەفی خۆی لە بنە ماڵەکەی لە نیشیمانەکەی لەگەڵەکەی خۆی بکات چۆن شیوای دەکات لەکوێ دنیا شیوایە خۆ لەشکری جۆلانی و داعش یان تورک بەسەر هەر ناوچەیەکە ئەدەن هەر گوندێ هەر شارێ هەر نەتەوەیە یەکەم کاریان بردننی ژن و کچەکانیانە باش نییە بۆ ئەوەی کە بیانکەن بە کۆیلە و کەنیزە اقتصابیان کەن باش نییە بۆچی ئەگەر ئەمانە لە ترسی ئەم لەشکرە چەک هەڵگرە ترۆریستە ژیان بازی بکەن بۆچی بەڕاستی خراپە ئەی داعشەکان بێن کچ و ژن و کەس و کارمان برن وەکو هاتوون لە شنگاڵ هەزاران کچ و ژنی ئەو میلەتیان ئەو خەڵکیان برد بێن ئاوا بکەن یان دیفاع لە خۆیان کەن بەڕاستی ئێخۆ ئەوانەی کە ئێستا دوای ئەحمەد شەرع کەوتون ئەگەر پەلاماری کورد ئەدەن بە شەرعیش خۆیەوە کە داعش بووە تەحریری شام و ئەوانە هەموویان کۆمەڵە سەرسەری خەوتەی کۆمەڵگا چەتەی ناو دنیای عەرەبیە لە سووریا کۆبوونێتەوە بۆیە بەڕێی من ئەوە ناڕەوایەتیە تۆ بێیت بڵێ وەڵا کچ بۆ ئەوە نابێت پرسیاری من دوو سێشتە کە پرسیارەکانم لە لاپەڕێکی خۆما کردووە و کەسێک ناتوانێت وەڵام بنەوە بەڕاستی باش نییە پرسیارەکە ئەوەیە ئایا مەلا مەسەرەکان و ئیخوانەکانی باشووری کوردستان دژی لەشکرکێسی و پەلاماری ئەو دوو گەڕەکەی حەڵەب قسەیەکیان کرد ئایا دژی فرێدانی ئەو کچە لەو بینایەوە قسەیەکیان کرد هەڵوێستیان هەبوو ئایا هێرشی ئێستای باشە داعشەکان و هێرشی ئایندەیشیان کە ئەیکەن بۆ سەر ڕۆژئاوی کوردستان باش نییە ئایا ئەمانەی باشووری کوردستان هەڵوێستیان هەبێ ئایا دیفاع لە تورک و لە ئەحمەد شەرعەکەن یا دیفاع لە گەلەکەی خۆیان نەکەن یاریەکە ڕوونە ئەگەر دیفاع لە گەلەکەی خۆیان ناکەن نابێت لە باشوور جێگیان بێتەوە بەڕاستی ئەبێ خەڵکی کوردستان لە شوێ مەلا مەسەری بینی تەماتەی بۆ گەنی تێگن بەڕاستی باش نییە ئەبێ وەکو ئەوەی ئەمڕۆ پیازی تێگن بەڕاستی ژنا پیاوان بە تایبەتی کە ئەچنە مزگەوتەکانەوە لەگەڵ خۆیانە عەلاقەی تەماتەی ڕزیو ببن هەر کەسێک لە مینبەرەکەەوە قسەی کرد و دیفاعی داژەکانەکە بێنە بەر تەماتەی بۆ گەن و تەماتەی ڕزیو بەڕاستی ڕسوایان کرد لە بازاڕەکانە گەنجەکان ڕسوایان کەن بەڕاستی ئەوەیە بۆیە هیچ پیاوێکی کورد ژن ناکاتە قەڵغانی خۆی بەڵکو بینینی ژنە وەکو مەخلوقێک کە بتوانێت دیفاع لە ناموس و نەتەوە و نیشیمانی خۆی بکە بەڕاستی ژنان شان بەشانی باوکو برایان شان بەشانی وڵاتەکەیان پیاوەکانیان دیفاع لە خەڵکی خۆیان و لە بوونی خۆیان بکەن من لە بیری مێ کاتێ داعش هاتبوو منتیقەی مووسڵ و ئەوانە بەس خەریکی ژن بوون لە ڕاستیە ئەیان و ئەگەر ژنان ئەبێ بێن خزمەتی برا مجاهیدەکان کەن خزمەت بەچی بە سێکسکردن بەڕاستی یعنی خۆیان نەزری داعشەکان کەن بۆ ئەوەی زۆر سێکسکەن و لە جەنگا باش بجەنگن ئەی ئێوە ئەم قەڵغانەتان هەیە بەڕاستی ئایا کچانی کورد ژنانی کورد شەڕ بکەن
بۆ پاراستنی ئابڕوو و شەرەفیان یان تەسلیم بن بە داعش و بەمانە ببنە کۆیلە و کەنیزەک کامیان کرد باشی بەڕاستی پرسیارەکە خۆ پرسیارێکی ئەمە یەک و یەک کاتە دوو پرسیارێکی زۆر منطقیە ڕاکردە کامیان باش ژنان و کچانی کورد شەڕ نەکەن داعش بێ بیانگرێ بیان با تعدایان لێکا بیاکا بە کۆیلە و کەنیزەک باش نییە کچی 8 ساڵی بەرن دوور لە ڕێی ئێوە سواری بن ئەمە بکەن یان چەک هەڵگرن هەتا ئەو کاتەی ئەکوژێن شەڕی خۆیان کەن بۆ پاراستنی خۆیان بەڕاستی ئێوە لەناو داعشە جیهادی نیکاحتان نەکرد ئێوە جیهادەکەتان ئەوە بوو کاکە ئەمان کچان و ژنانی کورد جیهادی نیکاح ناکەن جیهاد دەکەن لە پێناوی نیشیمانەکەیانە لە پێناوی شەرەف و ئابڕوو و کەرامەتیانە کاکە خۆشنەکانی ئێوە نییە تەنیا و تەنیا خەڵێکی جیهادی ناو گەڵ و جیهادی نیکاح و ئەلەم بابەتانە بن شتیوا لای ئێمە نییە کاکە لای کورد نییە بەڕاستی بۆیە مردن هەزار قەت باشترە ئەوەی بەدیلی ژنێک کوێتە بەردەستی داعشێکی چڵکری هیچ و پوچ بەڕاستی بۆیە کەواتە ژنان بۆ پاراستنی خۆیان و شەرەف و ئابڕویان و گەلەکەیان و نیشیمانەکەیان دەبێت چەکدار بن و چەک هەڵگرن بەڕاستی حتا ئەگەر سبەینێ لە باشووری کوردستانیشە ئەوە بکرێت پێویستە ژنان ئەو ڕۆڵە ببینن لە حەقیقەتە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشە بۆ نمونە کۆمەڵەی زەحمەتکێشان لە ڕۆژهەڵاتی کوردستانە کۆمەڵەی کاکفوەت سەردەمانێک بە سەدان ژنی چەکداری تیا بوو شەڕیە کرد لە حەقیقەتە ئەوەیە جا کۆتا قسم بۆ کۆتایی پێنم ئەم بەلا مەسەرە ڤیدیۆیەکی بڵاو کردبوو خۆشەویستان کاتی خۆی لە تورکیا لەسەر گۆڕی عوسمانیەکان ئەگریا باشە ئەمە لە کاتێکە ئازیزان کە ئەم کابرای لەسەر گۆڕی عوسمانیەکان ئەگریا نەوەکانی ئەو عوسمانیانە کە تورکن ئێستا لە تورکیا ئەژین درامایەکیان دەرکردووە 250 حەڵقە زیاترە باش نییە درامەکە ناوی درامای سوڵتان سڵێمانە زۆر لە کوردەکان ئەم درامایان بینیوە باشە ئەم درامایە خۆی کە گوێی لێ ئەگری و سێریەکەی عوسمانیەکان بە تاوانکار بە بکوش بە دەرمانخۆر بە فەساد بە تاڵانچی بە بێڕەوش ئەزانن یعنی خۆیان یعنی نەوەکانی عوسمانیەکان لەو درامایە عوسمانیەکان بەمانە ئەزان لە ڕاستیە باشە هەیانە لەم درامایە کە پیشانی ئێن خۆیان پیشانمە قسەی ئێمە نییە قسەی هونەرمەندانی تورکە کە ئەو درامایان دەرکردووە کە خۆشەویستانی من هەیانە چەندین کوڕی خۆی کوشتووە برای خۆی کوشتووە لە پێناوی پاڵۆ لە پێناوی دەسەڵاتە ژنەکانیان مناڵی یەکتریان خنکاندووە یەکتریان ژەهر خواردوو کردووە بۆیە مێژووی سوڵتانەکانی عوسمانی بە قەولی مێژوو نووسان و درامانووسانی خودی تورک خۆی مێژووی خوێنخۆری خۆخۆری وەحشیگەری بێڕەوشتی دامرکانەوەی ئاڵۆشی ناوگەڵیان بووە بە ژن و پیاویانەوە کەچی مەلا مزهەر هێندە گەمژە و ناحاڵیە لەسەر گۆڕی ئەمانە خۆدانیش و ئەگری سوڵتانەکە نازانم چی کۆرە تۆ تەواوی کاکە تۆ تورکی تورک بۆ خوا تورکی بە پەیوەندی بە کوردەوە نییە کاکە باش بیزانین ئەو کاتە کە ئەو ڤیدیۆیان بینی زانیم ئەمە چ ئەحمەقێکە بەڕاستی چ گەمژەیەکە بەڕاستی بۆیە مەسهەر هەم میتە هەم پارتیە سەد کاتشی لێ بکەن نایگرن ها پارتی نایگرێت لە هەولێر تاکید بە بۆ لەبەرەوەی ئەوەیە لەگەڵ میت و لەگەڵ پاراستنە پارتی نایگرێت من گاڵتەم لێ خەڵک شکاتی لێ یەکەم جوانە بابەتانە ئەوە نە بەڵام گەنجانی هەولێر ژنان و پیاوانی هەولێر شەکە بینیتان 4 تەماتی تێگرن کاکە ڕسوای کرد بەڕاستی اینجا عیبیشە ئەو میدیا بێ ئیشانە هەردەقە نادەگە ئەچن پێڵایەک ئاوا لێکن مەلا مەسەر بەرامبەر بۆ چۆنە کاکە پێڵا و بەرامبەر پێڵاوە مایکە چییە بەرامبەر بە مەلا مەسەر دەی مەلا مەسەر مەیگرد کاکە عیبە بۆ ئێوە ئیش و کاتان نییە ئەم پێڵاوتان بەدەستەوەی مەلا مەسەر زەحمەت نەبێ ئەوە چۆنە ئەوە چۆنە ئەوە چێتکا بە هەڵەوەڕی بەڕاستی مەیکن ئەو مایکە نازان بەخوا پێڵاوە چی نازان بەرحەڵاگە ئەوە نازان باش نییە یەک نمونەیەتیشە هێنمەوەکو باسی خۆشەویستانی ئالا مەحمەد ئاشێتی سوورچی ئەم ئاشێتی خۆمان کە لە پەنا خۆمانەیە میش لە هۆڵەندای دەست بۆ هێنی کێشم باش نییە خاتوونێک سەرۆکی ئاشێتی سوورچیە پێڵێن دایک و خوشک باش نییە ئەو سەرپەرشتیانەکە ژنێکیش هەزاران پیاو لەو عەشیرەتە بۆی ئەچەمێنەوە من لە هۆڵەندایەوە ڕێزی ئەگەرم بۆی ئەچەمێنم لەبەرەوەی کە ژنە بۆ توانێتی سەرۆکی یەک عەشیرەت بێت ژنیشە چونکە توانایی بەڕێوەبردننی عەشێرەتەکەی خۆی هەیە عەشێرێکی سوورچی بەو گەورەی ئازیزانی ئالا مەحمەد من گومانم لەوە نییە ئەم هەرێمی کوردستانە لە جیاتی مەسعود بازانی و مەسعود بازانی و نێچیر و پاڤڵ و قوباد و چێو ئەم بابەتانە ئەو خانمە بەڵێ سوورچیەکان ئەو خانمە بکەن بە بەڕێوەبەری ئەو هەرێمی کوردستانە باشتر لەوان بەڕێوەیە بات باش نییە کەواتە ئێوە خۆتان ژنتان پێسووکە ئەگینا ژن
خرخوای جمالا ورا جن كل جن تو نكبتي ملا مين نايشي ملا سيجرتكي ملا مسر بيرزي بيكا باشا كاكا بەڵێ دایکە زەریفستانە بەخوا من ناوەکەی نازانم جا قەسم لەسەرەوەیە کە ئەمە خۆش نیشە کاکە گیان هەزاری وەکو مەلامەسەرەکەم بە قوربانی پێڵاوەکانی هەزاری وەکو مەلامەسەر بەڕاستی لەبەرەوە وامەزانە کە تۆ ئەوەیت بۆی ئازیزان دووسێ شەویتر ئێمە خزمەتان بە تایبەت لەسەر ئێران کۆمەڵی قسە و باستان بۆکەم و لەوە زیاتر بەڕاستی کاتان ناگرم شەو شۆگاتان خۆش بێ ڕۆژی احترام بۆتان هەیە هیوادارم کە هەمیشە لە ساخ و سەلامەتی لە خۆشییا بن و ئیتر قسەکەم دووبارە سێبارە ناکەمەوە هیوادارم خەڵکی کوردستان ئاوە یەکگرتوو بن بەرامبەر بە داگیرکردنی کوردستان لە هەر شوێنێکەوە بێ فەرق ناکە بەڕاستی خواتان لەگەڵ خۆشەویستانیم بەخێر